لە ڕۆژی 3/1/2022دا دکتۆر شکار لەگەڵ دکتۆر هەڵگورد لە نەخۆشخانەی ئاسوودە لە شاری سلێمانی لەژێر بێهۆشکاری گشتی چارەسەری دەموددان بۆ چارەخوازێکی گەورە و منداڵێک کرد. لە کاتی کارکردن ئەزموون و زانستیان ئاڵوگۆڕ کرد. ساڵتان لێبێ ئەمڕۆ 3/1/2022 شوێنەکەمان بریتە لە هۆڵی نەشتەرگەری لە نەخۆشخانەی ئاسوودەی تایبەت لە شاری سلێمانی. سوپاس بۆخوا دۆم قیسمان وا تەواو بوو سافی بێهۆشکاری کارگەمەند و پێدەری بێهۆشکار لەگەڵمانایە کەمێک دەستەکەن بە خەبەرکردنەوەی نەخۆشەکە و ستافی کلینیکی ئەڵمەرجیش لە پشتی کامێرەکەوەن کە کەمێک دەستەکەن بۆ کۆکردنەوەی شتەکان. دکتۆر شکاری هاوڕێمان بەخێر بێتەوە. دکتۆر شکار دکتۆرای هەیە لە بواری پزیشکی دەموددانە و یەکێکە لە دکتۆرە زۆر بەناوبانگەکانی هۆڵەندا کە لەوێ کە هەر نەک لە ناو پزیشکانی کوردە بەڵکو لە هەموو پزیشکە هۆڵەندەکانیش پرسڕای کتابەتی پێکەن و لە هەموو هۆڵەندا 9 سنتەر هەیە کە ئاکرێت بەم شێوەژە بێهۆشکاری گشتیە دەموددانی مناڵ و گەورە چاکەکەنەوە. دوایان سوپاس بەخوای دکتۆر شکارە ئەویش جگە لە توانامادەکەی توانایەکی زانستی باشی هەیە بۆ لەتوانێت کارە بکە. حەزمان کردم ئەمڕۆ بە کەسەکان لەگەڵمانە بێت و ڕای بزانین لەسەر شێوازی کارکردنمانێ. دکتۆر شکار وشیار پزیشکی ددانی پسپۆل لە هۆڵندا. دکتۆر شکار خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە هۆڵندا لە چارەسەری دەموددانی منداڵ و خاوەن پێداویستیە تایبەتەکان. دەستخۆشەوی لێگەم کە ئەم خزمەتە بەم نەخۆشانە دەگەیەنی پێشگە لە جانبیە طبیەکەی ئەمە خزمەتێکە بەڕاستی ئەوەی ئمڕۆ من بینیم لێرە کردمان لەگەڵ ئەم تیمە بەڕێزایە بەڕاستی هیچ فەرقێکی وای نەبوو لەگەڵ کلینیکەکەی ئێمە لە هۆڵندا. پرۆسیجەرەکان هەمووی و هەموویەک بوون، حتی پرۆسیجەرەکانی دکتۆر هەڵگوردیش بۆ عیلاجکردنی نەخۆشەکان هەمان ئەو شێوە بوو کە من لە عیادەکەی خۆم لە هۆڵندا دەیکەم. من و دکتۆر هەڵگورد یەکمان یارمەتیەکی ئیمانەیە پێکەوە و دکتۆر هەڵگورد حتا ماوادانی کە بەکارێنێ زۆربەی کات لای منەوە داوایەکات. لەبەرەوە بەڕاستی دەستخۆشی لە خۆی یەکەم لەم ستافە بەڕێزە لە ئێوەش و دەستان خۆش بێ جارێکی ترێ لەمەوە ئەمە خزمەتێکە پێشگە لە هەموو جانبە مادی و تۆبی و هەموو شتێ ئەمە خزمەتێکە بۆ ئەم نەخۆشە بەڕێزان. لە سەرانسەری هۆڵندا تەنها 9 سنتەر ڕێکەپێتراون بۆ چارەسەری دەموددان لە ژێر بێهۆشکاری گشتی. دکتۆر شکار وشیار خاوەنی دوان لەو سنتەرانەیە. دکتۆر پرسیاری ئەوە لێ بکەم کە ئەوروپا زۆر بەراوردە لە چارەسەری دەموددانە و ئەوەنداش یەکێکراوەی کە زۆر باشە. جەنابیش دکتۆراکەت کردووە باشترین پرۆفیسۆرەکانی دنیا پێیانگەیاندی. ئەوەی کە بینیت لێرە هەم لە مەسەلەی تعقیم و ڕێخستنی مەواد و ڕێخستنی ژوور و داپۆشی نەخۆش و بێهۆشکردنی دوازارش کە نەخۆشیەکەم بینی کە هێنانەوە هۆشیان هێنایەوە ڕازیت لەوەی کە لێرە هاکرێت؟ بەڵێ هەڵبژان بەڕاستی من یعنی جارێکی تر بەرنامەیەکمان کرد لە دوورەوە بینیم ئەو کاتە بەدەست بە بیستن پرۆسیجەرەکانە بینی بەدڵم. بەڵام ئیمڕۆ هەم لە ئینتەیکی لە داخڵبوونی نەخۆشەکەوە تا هەڵساندنی بەڕاستی زۆر بە ستاندەرێکی زۆر جوانە. ئەتوانم بڵێم لە سایانەوەی وەکو ئێمە بەڕاستی یعنی هیچ فەرقێکی نییە هەم لە نووسینی نەخۆشەکە لە عیلاجیەوە هاوکاری ئەسیستەنتەکانە ئەم تیمە بەڕێزێکە لە دوایان نەخۆشانەوە بەڕاستی هەر وەکو ئێمەیە هەڵساندنی نەخۆشەکە و بەڕێکردنی نەخۆشەکە و ئەتوانم بڵێم پێشگە لە بەعزی شتێکی ئیداری نەبێت لە سایانەوەی وەکو یەک وای. ئیدارەکەش تاسی لە سەرژانی نەخۆش و لەسەر نەتیجەی شەکە نەکەن مۆزۆی تەئمین و مۆزۆی مەسەلەی تێچوون و پارەکەوە بەرنامەیەکی ترە کە ئەوەش هەر لە خزمەت نەخۆشەکانە. لە کۆنفرانسە نێوخۆیەکانی هۆڵندا و کۆنفرانسە نێودەوڵەتیەکاندا دکتۆر شکار وانی زانستی ئەڵێتەوە. دکتۆر هەرچێتە خۆتان باشن بۆ دەکە ڕسپاس کۆمەڵێکی باش کەمەواتەکان لە هۆڵندا جەنابی بۆمەکەتومەنیتەوە جگە لەوانی کە لە هۆڵندا لە جەناب پێکڕم کە خۆت لە کۆڵەتەکەی دڵنیای ئەوانی کە لێرە کڕیمە و لێرە بەکاری هەیە لەسەرانە ڕاستیە. وڵا هەمووجان دەست خۆش بۆ مەکانێکی چۆ بەکارێنی هەموو مارکەی زۆربیان بینی هینی دەرەوەی ئەوروپا و ئەڵمانیا و یونی جیسی و وڵاتە باشەکانە بەدڵ یعنی جای ترژە لە موژەرە بەکارێنی باش ئەوە بتۆ لێرە بەکارێنی میشان ئاماش بەکارێنی. دکتۆر شکار وشیار لە سەرانسەری جیهاندا کۆرسی تایبەتی هەیە بۆ فێرکردنی پزیشکانی ددان لە چارەسەری دەموددانی مناڵدا. ئەگەر خۆ نەخواستە لێرە خوشکەزایە یان برازایە کە پێویستی بە چارەسەری دەموددان بە لەژێر بێهۆشکاری گشتیە، ڤیزەیەکی بۆ بکەیتەوە بێ لە هۆڵندا خۆت بۆ یەکەی یان
والله بالتأكيد يا لاي جنابي يا بسرعة منه سبب نخر بسليمان براسي وكيوي كان بيرا هم بو سيفتي نخوشك وهم بو كواليتي شكا جاي مهلوك ويمنا باورا كم قبل بيش لا خوش نيكم لما باشر بي بە سوپاسێکی زۆرەوە دکتۆرشکار هاوکاری دکتۆر هەڵگورد ئەکات بۆ کڕینی باشترین ماوەتەکانی چارەسەری دەموددان لە هۆڵندا لە کاتی پێویستە ڕاوێژی زانستی پێدەدات بۆ باشترکردنی کارەکان و خزمەتکردنی مرۆڤایەتی. هەرچەند دکتۆرشکار زۆر باشی ئاماژەی بۆ دەکامێکی ئێمەی پێنجگەلەوەیکەیشە خزمەتە بۆی کە مناڵ و گەورەکانیش نەگەنەوەی کە لەژێر بێهۆشکاری گشتیە کاریان بۆ بکەین تکایە بە تەمەنی 1 ساڵی سەردانمان بکەن بۆی کە بتوانین فێرتان بکەین دەمودانی مناڵەکانتان پارێزن خۆ گەرخوا نەخواستە پێویستە بێهۆشکاری گشتی هەبوو ئەوە بە باشترین ستاندەرد و دکتۆرشکار شایەتی بۆ دای کە مەجبوری نیە بۆ شایەتیە ئینشاءالله پشتیوان بەخوا و دەستە ناو دەست خزمەتتان ئەکەین. ڕێز و حرمەتی دکتۆر هەڵگورد ساڵح جاف پزیشکی دان گەورە و منداڵ لە شاری سلێمانی.